ئێمە ئەمڕۆ لە خولێکین بۆ هەنگاوانانی تەواوی عێراق لەلایەن جەمعیەی نەحالینی بەغا دارایی دەکرێت لەلایەن ڕێکخراوی فاوەوە بە سەرپەرشتی وەزارەتی عێراق و وەزارەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ ئەم خولەکە کراوەتەوە بۆ کۆمەڵێک گەنج و لاوانی تەواوی عێراق کراوەتەوە کە بتوانن وەکو هەنگاوانێکی شارەزا دەور ببینن لە مەودووە ببنە ڕێنوویکەری هەنگاوانانی تەواوی عێراق بۆ بەرەو پێشچوونی هەنگ بەخێوکردن لە عێراق ئەم خولە لە دوای ئەم دەورەکە بڵین کە ئەیبینین هەر بەردەوامە بێت ماوەی ساڵێک ئەخایانێت پرۆگرامەکە وایە کە ئەم بەشداربووانە وەکو نمونەیە گوەرەگیرن بۆ هەنگاوانانی دوای خۆیان کە بتوانن ڕێنمایی بن بە هەنگاوانانی دوای خۆیان وەکو هەنگاوانی خۆتەزانی لە ئێستەیە پیشەی هەنگاوانی تۆزێ سەخت بووە لە بەرەوەی نەخۆشیەکان بەرەو زۆرتر ئەڕۆنووە نەخۆشی زیاد بووە ئەو نەخۆشیانە جوا دەکات کە پرۆژەی هەنگاوانیەکان ینی بەرەو لە ناوچوون بچن ئەم جۆرە چالاکیانە سوودی زۆر لێ ئەبینێت لە بەرەوەی کەسانی بسۆڕێنە پێشەوە ڕێنمووی هەنگاوانانەکەن کە بتوانن ئەو هەڵانەی کە لە هەنگاڵانەکانیانە ئایانکەن بتوانن لێ دوورکەونەوە بۆی بتوانن پرۆژەکەیان بەرەو پێشبرن و لە پرۆژەیەکی بژێویەوە بیبەنە پرۆژەیەکی سەرچاوی داهات بۆ خۆیان و بۆ دەوروبەریشیان. ئێمە ئێستا سەرقاڵی خولێکین کە ڕێکخراوی فاوی عێراق بۆ بەهێزکردنی گەنجان و ئافرەتان لە عێراق بەبێت جیاوازی لە زاخەوە تا فاو شمولەکات. ئێمەش خۆشبەختانە خولێکمان لەو کەسانە بۆ کەسانە کردێتەوە کە هەنگاوانی نمونەیین وەکو هەنگاوانی پێشکەوتون و لەگەڵەوانە کۆمەڵێک ئەندازیارە و هەنگاوانی گەنج لە خوشکان و لە کوڕانمان لەگەڵایە و ئەم پیلانە بۆ ماوەی ساڵێک بەردەوام ئەبێت لە عێراق لە هەموو عێراق هەوڵە درێ بۆ لە خلالی ئەم ساڵە کۆمەڵێک هەنگاوانی بەتوانە لە هەردوو ڕەگەز ڕابێنێت و بتوانن بە شێوەیەکی مۆدێرن پەروەردەکردنی هەنگ فێر بن لەسەر پیلان و بەرنامەی فاو. بەداخەوە وەکو پیلان وەکو پارێزگای سلێمانی خۆی لە هیچ لایەن و لە هیچ جێگایەکەوە هیچ هاوکاریەک نییە بۆ هەنگاوانان بۆ ڕاهێنانیان و بۆ کۆڕ و کۆبوونەوەکانیان ئەمە وەکو بە شێوەیەکی فەرمی ئەمە یەکەم خولە یا یەکەم کۆڕ و کۆبوونەوەی لەم ئاستا گشتیە بکرێتەوە لە پارێزگای سلێمانی بەڵام هەوڵی تاک هەیە و چەند ڕێکخراوێک و چەند کەسێک هەوڵ ئەدەن بۆی کە هەنگاوانان فێر بن ئەویش بەڕاستی بەبێ توانایە و بێ هاوکاریە بەڕاستیەوە هەنگیش هەر وەک هەموو بوارەکانی ژان پێویستی بە پێشکەوتن هەیە پێویستی بە تازەگەری هەیە و ئەبێت هەوڵ بدرێت بۆ ئەوەی هەنگاوانان بە شێوەیەکی زۆر پێشکەوت و ڕابهێنرێن بۆ ئەوەی کە بتوانن شان بەشان لە ئاستی جیهانە بتوانن ئەو بەرهەمە چاکەی کوردستان بە جیهان بگەێنن پێویستیان بە هەموو هاوکاریەکەیە هەم لایەن نەمادیەکەی هەم معنەویەکەی لەبەرەوە لەم ساڵانەی دوایە بەڕاستی هەنگ نەخۆشیەکانی زۆر بووە کێشەی مردنی زۆر بووە گۆڕانکاری کەش و هەوا زۆر بووە کەوا بێت ئەگەر وا بێت قورسە بۆ هەنگاوان خۆی بەتەنیا بتوانێت بەسەر ئەو هەموو لایەنە زانستی و مادی و معنەویە زاڵ بێت پێویستی باوکاری هەیە نەخۆشیەکان زۆرن هەنگ بەهۆی کەش و هەواوە لاوازە مەناعی لاواز بووە نەخۆشیە ڤایرۆسەکان هەن نەخۆشی نۆزیما هەیە و دەرمان ڕشتنیەکی بێشمار هەیە لە ئاستی هەموو کوردستان بەبێ بەرنامە ئەمانە هەمووی بوونەتە هۆی ئەوەی کە هەنگاوان بە ئاسانی نەتوانێت لە پەروەردەکردنی هەنگا کار بکات ئێمە تا ئێستا هەر پاور و پێرار نەبوو هەڵبەتە ئێمە ئەو پرۆژەیە بەڕێوە ئەبین توانیمانە لە ئاستی جیهان و لە ئاستی وڵاتانی عەرەبی تا ئێستا زیاتر لە 7 مەدە لە زێڕین و زیوی بەدەست بێنین ئەویش لە ڕێگەی ئەم هەنگاوانە نمونەیانەیە کە بۆم باس کردی کە بە شێوەیەکی زانستی بەرهەمەکانیان بەرهەمێنن.
سەرەتا بەخێر بن ئەمڕۆ ڕێکخراوی فاو هەستاوە بە ڕێخستنی خولێک بۆ کۆمەڵێک هەنگاوانی بە ئەزمون و هەنگاوانی سەرەتایشی تایە ئەم خولانە ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەرەو پێشچوونی ئێمەی هەنگاوان کە منۆکو خۆم پرۆژەیەکی هەنگاوانیم هەیە و هەنگ یەکێکە لە بوونەوەرەکان کە خزمەتێکی باش بە مرۆڤایەتی ئەکات کە لە سەیە هەشتای بۆ نەوەی گوڵەکان بە بۆنەی گوڵەوە ئەپیتێنرێت و بەرهەمێکیەکە لە بەرهەمە سەرەکیەکانی هەنگجوینە کە لای خۆمان تەنها هەنگجوینەکە ناسراوە بەڵام کۆمەڵە بەرهەمی زۆری هەیە وەکو هەڵاڵە وەکو پرۆپۆلس و دەرەمێ و کە کوردەکەی دەرەمەوی پێڵێن بە هەر یەکە و لە بوارێکا بۆ خۆی بەکارێت و کە وەکو عیلاج بەکار ئەهێنرێ لە زۆربەی بوارەکاندا لە باری جوانکاریە بەکارهێنرێ ئێمە هەمومان ئامانجمان ئەوەیە کە پرۆژەکەمان گەورەترکەین ئەوش پێویستی بە بڕەپارەیەکی مادی زۆرە و هەنگ پێویستی بەوەیە کەسانێکی ئەکادیمی و خاوەن پسپۆر لە بوارەکەدا سەرپەرشتی بکەن لەبەرەوەی هەنگێکی زۆری دەرەوەی کە هەنگی نەخۆش هاوردەی ئێرە ئەکرێت نەهێڵن ئەم هەنگە نەخۆشانە بهێنرێتە ناو سلێمانی موبیداتەکان بە ئام کاریگەریکی خراپی لەسەر هەنگ هەیە کە هەنگەکە ژەهراویەکەم هەنگەکە ئەمرێت و کاریگەری خراپی لەسەر تەندروستی مرۆڤەیە کە بەرهەمە کوشتتوکاڵەکان کە ئەو بەرهەمانە کە ئەخوات کاریگەری خراپی هەیە وهات کۆمەڵێ دەرمان و موبیدات هەیە کە بۆ کۆمەڵی نەخۆشی هەنگ بەکار ئەهێنرێت ئەوانش تەسیراتی لەسەر هەنگوینەکە ئەیەت و هەنگوینەکەش لە باقی چارەسەر بێت وەکو دەرمان بەکار بهێنرێت ئەو کاتە زیانی هەیە بۆ خواردن.